دیاردەیەکی زۆر ناشرین لە کوردستان پیدا بووە دیاردەی نەرگەلە کەشانە بە تایبەتی لە ناو جیلی هەرزەکاندا تا باژەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لەوانە نەبوونی پەروەردەکردنی خێزان پەروەردەکردنێکی جوان هۆشیار دایک و باوک لە مناڵەکانیان ناپرسنەوە ڕۆژانە کە مناڵەکانی ئەچێتە دەرەوە نازانێت لەگەڵ شێ ئەچێتە دەرەوە ڕەفیقەکانی شێە وەکە دێنەوە پرسیارانی ناکەن لە شوێ بوون لە شوێنینە بەرنامەیان بۆ دابنێن بەچیەوە خەریک بوون بەچیەوە خەریک نەبن. من وەکو گەنجێک ئەمەوێت لەسەر دیاردەی نەرگەلە کێشان قسە بکەم. بەڕاستی ئەوە دیاردەیەکە بێ قسەی لەسەر بکرێت چونکە ماوەیەکی زۆرە گەنجێکی زۆر تووشی ئەم حاڵەتە بوون و کێشەکە بێکاری بێ ئەم هەر شتێکی تر بێ ئەوە ناگەێنێت کە ئێمە پێپەنا بدێنە بەر ئەو شتانە. شتی تر زۆرە کە ئێمە خۆمانی پێ مەشغوڵکەین خوێندنەوەیە هەر شتێکی ترا بەڵام ئەو دیاردەیەکی زۆر خراپە و زۆر بەربڵاویش بووە ئێستا لە کورسانی خۆمانە. بەڕای من ئەوەیە ڕای شخصی خۆم کە جگەرەکێشان شتێکی کاملا شخصی و تاکەسیە باش وایە لە شوێنێکی تایب بە خۆمان ئەو جگەرەیە ئەو شتێکە ئیسپادی شخصی خۆمانە کێشن دەرکل جگەرە شتێکی خراپەوە باش وایە نەکێشن وایگەریش شوێنی تایبەتی خۆی کە زەحمەتێکی ئازادێکی بۆ کەس نەبێت بۆ جەماعەتی دەوروبەرمان نەبێت ئەوە زۆر مهمە ئەلە خصوص ئافرەتان و مناڵی ورد ئەو کات کە مرۆڤ لە خۆی دەبێت دەست پێ بکات کە ئەو شتە ڕعایەت بکات.